ئەزانمان لە تەوەری دووەم لەگەڵتان دەبین و بابەتی بابەتێکی دیکە دەکەین فەرگومان لە کوردەوەریدا بە پێی وەرزەکان خواردنەکانمان ئەگۆڕێت تا ڕادێکی باش لە وەرزی سەرمایە سەر و پێمان هەیە قەلە خەرمانمان هەیە دوێنمان هەیە ترخێنەمان هەیە قڕاومان هەیە چەندین خواردنی دیکە لەوانەیە لە شوێنەکانی دیکە خواردنی زۆر تایبەتر هەبێت من و هۆنیا شارەزایمان نەبێت لەسەری جا ئەم خواردنانە لە ڕووی تەندروستیشەوە سوودێکی زیاتر بە لەش ئەگەن وە تایبەتن بە وەرزە و لە وەرزەدا لەوانەیە سوودەکانی و ئەو قازانجی کە بەلەش دەگەێنن دووقات بێتەوە جا ئەمە باسی ئەو دەکەین بزانین لە وەرزی سەرمادا ئەو خواردنانەی کە هەمانە لە ڕووی تەندروستیەوە چ سوودێک بە لەشمان دەگەێنن و پێویستە لە وەرزی سەرمادا زیاتر گرنگی بە چه جۆرە خواردنێک بدەین و لەگەڵیشدا باس لە هەندێک لە خواردنە بەهارەکان دەکەین وەکو دەزانین نزیکە بینەوە لە وەرزی بەهار با میوانداری دکتۆر سەروەرلەکی شارەزای پزیشکی جێگرە و سروشتی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆم دەرفەتە کاکتۆ با پێشێ بچین ناو قوڵای بابەتەکە بزانام لەگە خواردنی کوردەواریە بینێت چۆنە بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بێگومان خواردنی کوردەواری بەشێکە لە سیستەمی خواردنی سروشتی ئێمەش لەبەرەوەی زۆر خەڵکانەیەن کە خواردنی سروشتی بەکاربێنن بێ خۆمان جێبەجێکین بۆی ڕازگۆبین خواردنی کوردەواری بینمان باشە لەگەڵیا و بەکاریهێنین بە تایبەتی لە وەرزی زستانە ئێستا کە هەنێک خواردنی کوردەواریمان هەیە ئاماژەت پێدا ترخێنە خواردنێکی زۆر چاکە دوایینە زمانی زوو کۆچەرەکان بەکارهێناوە ناسراوە بە خواردنی جاف لەبەرەوەی شتێکی ئاسانە و حازرە و یەکسەر کوڵانویانە و بەکارهێناوە ینی خۆش بەدەست بووە حازر بەدەست بووە ترخێنە بە شێوەی ترخێنە بە شێوەی تەڕەسازی شەخورێت جگەلەوەی کە بە شێوەی شۆربە ئاخورێت و میوەی وشکراوەی تێکرێت و چەرەساتی تێکرێت وەکو گوێزوانە خواردنێکی هەتا بڵێ دەوڵەمەنە خواردنە بەهارەکانیش ئەو ڕۆکەکان کە شتێکی زۆر بەسوودن بۆ ئینسان باشە دکتۆر وەکو دەزانین ئەو خواردانەی کە زیاتر لە وەرزی سەرمادا بەکاردێنرێ یان دۆیان تایە یاخود گۆشتیان تیاوەکو قاورمەی گۆشتکە لە زمانی زوا بەکارهێنراوە و لێنراوە ئایا سوودی ئەم بابەتە سپیانە یاخود گۆشت چێ بۆ لەش لە وەرزی سەرمادا زیاتر با ڕاستکردنەوەیەک بکەین گۆشت سروشتەکەی گەرمە بۆ وەرزی سەرما باشە بەڵام بۆ هاوین باشە لەبەرەوەی سروشتەکەی ساردە ئاین تۆ ئەگەر سەرما بێت و بچی دۆی سارد بخۆیتەوە خراپە ئەو نەیکە سەرماتە بستم دۆینە بوو کە بە بەڵام دۆینە کە ئەکوێوە کرێ بە شۆربە ئەوە خواردنێکی گەرمە شتێکی زۆر باشە گەر پۆلێنێ بکەین بۆ خواردنەکان ئەو خواردنانی کە لە زستان نابێ بخورێک چۆن پۆلێنیان بکەین بۆ نمە پاقلەمەنیەکانن ئەوانی کە شلن ئەوانی کە زۆر جارە ئەوەکو هاوکارمتی پرۆتینیان زیاتر تایە ئێوە خواردن تایبەت هەیە کە ئەوها پۆلێن کاریتان بۆ کردبێ بەڵێ خواردنی پرۆتینی کە ئەمە بەشێکە لە پرسیارەکەی خاتونیش خواردنی پرۆتینی زۆر باشە بۆ وەرزی زستان لەبەرەوەی لە وەرزی زستانە ئێمە ئەبێ یەکەم بەرهەڵسی سەرما بکەین دووەمیش ئەبێ وابێ و زەمان باتی سێش سروشتی بێت و تەندروست بێ ئەزێتمان نەیە قەڵەومان نەکە بتوانین چالاکیەکانی ڕۆژانەمانی پێ ئەنجام بین اینجا ئەو خواردنە پرۆتینیانەی کە بەسوودن بێگومان قارچک دوومەڵان لەگەڵ ماسی مریشک گۆشتی حەیوان هەروەها بێتەوە پاقلەمەنیەکان پاقلا نۆک میسک فاسۆلیا سۆیا بەزالیا گۆشتی گیایی کەەوە هەر سۆیەیە بەڵام وشکەکرێتەوە و خەڵک پێڵێ گۆشتی گیایی سۆیا حتمما بینیتانە ئەزانن ئەوە خواردنێکی زۆر بەسوودن دانێوەڵەکانیش لە گەنم و جۆ و شۆفان کە ئەکرێن بە شۆربە شۆربای جۆ هەیە گەنمە کوتاوەیە کە لە گەنم دروستەکرێ شۆفانی سە خەڵک گەڕاوەتەوە بۆی بەکارێنێ ئەوانە دانێوەڵەکان سەرچاوی کاربۆهیدراتن بەڵام پاقلەمەنیەکان کە ئاماژەمان پێدا پێش ئێستا لەگەڵ گۆشتەکانە لەگەڵ قارچک و دوومەڵانە لەگەڵ شیرەمەنیەکانە بە تایبەتی شیر و ماست و ئەمانە سەرچاوی پرۆتینین بەسوودن لە وەرزی زستانە کە بەکار بهێنرێن پۆلیکی خواردنیشمان هەیە کە ئاماژی پێین زۆر باشە با لەسەر خواردنێکی کوردەواریم پرسیارە بکەم لەسەر سەروپێ ئایا سەروپێ سوودی هەیە بۆ ئەو مادە لینجەی بینی جونگەکان بەڵێ سەروپێ عادەتە خەڵکەڵێ
کێشە قاچی ئێشێ ئەژنوی ئێشێڵێ بڕۆ سەر و پێ بخۆ باشە سەر و پێ لە چ ڕۆیەکەوە باشە لەو ڕۆ باشە کە مادەی کۆلاجینی تایە کۆلاجین لە ئێسکی ئاژەڵەکە هەیە ئەوە کاوەڕ بێ یاخود گوێرەکە بێ ئەمانە یاخود حیوانی گەورەتر بێ ئەمانە کە ماوەیەکی زۆر ئەیان کوڵێنی لە ئێسکەکە کۆلاجینی تایە ئەو کۆلاجینە مادەیەکی جەلاتینیە کە یەکێکە لە مادە بەسوودەکان چ بۆ پێست چ بۆ ئێسقان بەڵام دروست بوونەوەی لینجی بینی ئەژنۆکان مادەی گلوکۆزامین و چۆندرۆیتین یاخود کۆندرۆیتینە کە زیاتر لە ئەنەناس و لە هەنێ مادەی کا هەیە بە شێوەی تاوکەری خۆراکی لە دەرماخانەکانی فرۆشن سەرچاوەکانی خۆراک بۆ ئەو مادەیە کەمە جا دکتۆر ئەگە کەسێک سەر و پێ نەخۆیان ئاماژە بێت گۆشت زۆر بکڵێنرێ ئەوە نەخوا جێگرەوە هەیە بۆ ئەوەی کە ئەم کۆلاجین و ئەم مادە لینجی دەست بکەوێت هەموو کەسێکە گۆشت نەخوا جێگرەوەی هەیە لە ڕۆکە ئێستا مەسەڵەن جارانیان و تۆ پێویست بە ئۆمەگاسەیە هەنێ بیردۆزی پزیشکی ئەیوت تەنها لە ماسیە هەیە نەخێر لە ماسیە هەیە و لە کەتانیشە هەیە لە گوێزیشە هەیە لە ناوهۆکولەکەشە هەیە وەڵام تۆزێک مواسەفەتەکانیان فەرقی هەیە واتە تایبەتمەندیەکانیان فەرقی هەیە بەڵام ئیشی یەکتری شەکەن تۆ گۆژ ناخۆی پاقلا خۆی نۆکە خۆی فاسۆلیا خۆی قارچکە خۆی ئەمانە پرۆتینێکی سەلامەتری شاتیای لە گۆشت زەباش کاکتۆری مازانی خواردنە کوردەوارەکان تۆزە قورسن ینی بە تایبەتی ئەگەر بۆن منە ها سواڵی کفتە بێت یان ئەوە تا ئەوانی کە پرۆتینین باسمان لێوە کرد شێوازێکی خواردن هەیە بۆ خواردنە کردوارەکان کە بڵین ئەمە تەندروسترە بەم شێوازە بخورانی بۆ ژەمینی وەڕوان بێ بە ژەمێکی سەرەکی بۆمانیان ئەوە تا ئاسایی ئەگەر لە ئێوارانی شابی خۆین ئەم پرسیارە باشە چکە لە چی ژەمێکا بخورێ و چۆن بێ خەڵک هەیەڵێ من دوو ژەمە خۆم کە هەستام یەکسەر ژەمی نیوەڕۆ دەست پێەکەم پێڵێم شێوازی خواردنەکە چییە ئایا شێوازی نانی بەیانیانە ماست و شیر و هێلکە ئەوانەیە یان شێوازی نانی نیوەڕوانە کە چێشت و شلە و برنج ئەوانێ ئەڵێ وەڵا شێوازی نانی نیوەڕوانە ئەوە خراپە تۆ یەکەم ژەمە بێ بە شێوازی نانی بەیانیان دەست پێ بکەی ئەگەر دوانزەی نیوەڕۆژ دەست پێ بکەی یەکەم ژەمە بێ با شێوازی نانی بەیانیان بێ با ماز بێ با شیر بێ ئتر گوێزە هێلکەیە هەچی کە خۆجار نیسکیش بەکار هێنرێ لە نانی بەیانیانە ئەو ئەتوانێت نانی بەیانیانە شۆربە ئەتوانێت بەکاربهێنرێ چکە نانی بەیانیانە بێ چوار مەرجی تیاابێ مەرجەکان چیە یەکەمە بێ پرۆتینی زۆر بێ چکە تۆ پێویست بە وزەیە پرۆتین لە چیایە لەو شتانەیە کە باسمان کرد تەنانەت لە نیزامی سەربازیە واتە جێیش بەیانیان شۆربایانێنێ بۆی هێزیان تیاابێ وزایان تیاابێ ئەوە لە پرۆتینایەک بە تایبەتی شۆربای نیسک ئەما بێ پرۆتینی تیاابێ چوار مەرجەکە دووەم ئەبێ شلەمەنیەکی زۆری تیاابێنانی بەیانیان بۆی جسم وشک نەبێتەوە ئاوە خۆیتەوە شۆرباکە شیرە ماستە ئەمانە ڕێژەیەکی زۆر ئاو لە پێکاتەکەیانە هەیە ئەبێ شیرینی سروشتی تیاابێ تۆ مەسەرەن مرەبایەکە خۆی چەندەنکێ خورما خۆی کەوچکە هەنگوی نەخۆی ئەمانە هەموو یان دۆشاوی ترێ خۆی دۆشاوی تووە خۆی دۆشاوی خورما خۆی ئەمانە هەمووی شیرینی سروشتین چکە تقریبان 12 ساعتە شەکرکەم بۆ تۆ لە لاشایە تۆ پێویستی بە شەکرە بۆی بە تایبەتی مێشک فەرمانەکانی خۆی بە چاشی و ڕێکوپێکی ئەنجام بە یەکێکی کەش لە سیفاتەکانی نانیبانی وا باشە ڕیشاڵی تیاابێ بۆی تووشی کێشەکانی کۆندامی هەرز نەبی بە تایبەتی کۆڵۆن و قەبسی بۆی تۆ کە نانی بانیانە خۆی وا باشە ساوزەیەکیش خۆی لەگەڵ یاوەرە گێزەرێ بخۆ ترۆزیە بخۆ خەیارێ بخۆ چەند گەڵایە کاهوو بخۆ یاخود میوە ئیترسیەوە مۆزە خورمایە هەچی بەردەست بوو یەکێک لە میوەکانیان یەکێک لە سەوزەکان بخۆ کە ئەمە ڕیشاڵە بۆ دابینەکەن و ئەو مەرجانەی خواردنێکی تەندروست دابینەکەن کە لە نانی بەیانیانە هەیە ئەی بۆ نیوەڕۆ ئێوارەکە بۆ نیوەڕۆ ئێوارە خەڵک چێشت دەخوا قەینابات چێشت بخوا بەڵام باشترین شێوازی چێشت خواردن ئەوەیە کە ئەو دەوری کە تۆ ئەی خۆی مەسەرەنها ئەم دەوریە ئەمە ئەگەردانین بە دەورێکە ئەەکەی بە دوو کردەوە نیوەی برنجشلەکەی نیوەیە بێ سەوزە و میوە بێ ئەگەر نیوەی سەوزە و میوە نەبێ ئەو کاتە وردە وردە ئێمە نەخۆشیەکانمان بۆ دروستە بێ ڤیتامینەکان کانزانکان شتە پێویستەکانمان دەست ناکەوێت ئەبن بە نەخۆشی ئەو کەسانی کە سەوزە ناخۆن بە درێژایی ژیانیان
تووشی 3 بۆ 4 نوع نەخۆشیە بن ئەو بەپێی تەجروبەی خۆمانە کە لەگەڵ نەخۆشە هەمانە لە ماوەی ئەم چەند ساڵەی پێشووە چ لە دەرە و چ لێرە ئەو کەسانەی کە میوە ناخۆن تووشی 2 بۆ 3 جۆر نەخۆشیە بن اینجا وای بۆ ئەو کەسانەی کە سەوزە و میوەش ناخۆن تووشی 6 نەخۆشیە بن. جا دکتۆر ئەو نەخۆشیانەی کە ئەو کەسانە تووشانە بێتەوە کە سەوزە و میوە ناخۆن ئەماژەیەکی پێ بێ بۆی ئەها خەڵک هۆشیارتر بێتەوە ئەو ڕوو بکاتە خواردنی ئەو جۆرە میوە و سەوزانە. ئەوانەی کە تووشی مرۆڤەکانە بن کاتێک سەوزە و میوە تەرکەکە ئەشێک لەوانە تووشی وشک بوونەوە بن کە پێوترێ ئیمساک یاخود قەبزی یەشێک لەوانە تووشی نەخۆشیەکانی کۆڵۆنە بن یەشێک لەوانە تووشی کەمی ڤیتامینەکانە بن تۆ ڤیتامین سی دەبێت ڤیتامین سی لەکوێ دەستەکەوێت تۆ لە پرتەقاڵ و لیمە و لالەنجی و ئەنەناس و سندی و نارنج و ئەمانە دەستەکەوێت لە بیبەری شیرین دەستەکەوێت لە سەوزە گەڵا سەوزەکان دەستەکەوێت تووشی کێشەی ئێسقانەکانە بن داخورانی ئەسقان ئێسکە نەرمە تووشی هەنێ حاڵەتی دەرونیە بن دایمەوە کەسانەی کە سەوزە میوە خۆن باری دەرونیان ئارامترە و جێگیرترە هەنێ حاڵەتی نەخۆشی دەرونی هەیە وەکو بابەتی خەمۆکی و هەنێک کێشەی هەڵچوون و ئەمانە هۆکارەکەی کەمی هەنێک لەو ڤیتامین و کانزایانەیە کە دروستە بێ بە تایبەتی ڤیتامین بی کە کۆمەڵێک جۆر ڤیتامین بیمان هەیە بی 1 و بی 2 بی 3 و بی 5 و بی 9 و بی 12 و تەنانەت بی 7 هەیە کە زۆر ئەساسی نییە بەڵام لەگەڵەوە شا پێویستە بخورێ شتێکی باشە بخورێ کە لە ناوچی قەیسیا هەیە. باشە دکتۆر بابێن لەسەر بابەتی کوڵاندن زۆربەی سەوزەکان یاخود ئەو خواردنانەی کە ئێمە بەکاری هێنی ڕۆژانە پێویستیان بە کوڵاندن هەیە ئایا کوڵاندن بە چەنێک بێت واتە بە پێی بە پەقلەمەنیەکان چەنێک بکڵێ و سەوزەکانیش چەنێک بکڵێت چکە زۆر کەس هەیە بە تەبیعەت حەزەکە زۆر بکڵ ئامە سوودەکەی ئەمێنێت کاتێک خواردنێک زۆرە کوڵێت ئەمەڵێ خۆی باشترین شێوازی خواردن ئەوەیە بەکاڵی بخورێ هەست ئێمە میوا خۆین بەکاڵی سێوە قاژێکەکەی توی خۆی مۆزە بۆ شێوازە بەڵام خواردنی دانەوێڵەوە پاقلەمەنەکان لەگەڵ گۆشتە ئیلابێ بیکوڵێنی تۆ بەکاڵی تۆ ناتوانێ شتانە بخۆنی ئەی کوڵێنی بەڵام باشترین شێوازی کوڵان چییە ئەوەیە ئەو پاقلەمەنیە بۆ ماوەی لانی کەم 12 ساعت بکەیتە ئاوە کە کردتە ئاوە ئاوەکەی ئەڕژی ئەو مادەی پێکتینەی تیان نامێنێت کە ئەبێتە هۆی کێشەکانی کۆڵۆن و بێتاقەتی و هەڵ ئاوسان و ئەمانە اینجا با بکوڵێنرێ کە کوڵێنرا بۆ ماوەی ئەو کاتێک کە پێویستە ئەوە زۆر کێشە نابێت کە هەیە حەزەکە زۆر بکڵێ با زۆر بکڵێ لە ڕووی تەندروستیەوە باشە بکڵێ نۆکو ڕقیتیان بمێنێتەوە هەیە پاقلا کوڵێنێت تۆزێ دەماری ڕقیتیایە نۆکە کوڵێنێت دەماری ڕقیتیە ئەم شتانە خراپن بە تایبەتی بۆ کۆئەندامی هەرس چکە لە سا هەفتای نەخۆشیەکان بەهۆی کۆئەندامی هەرسەوە دروستە بێ کێواڵێ مەرجعی پزیشکی واڵێ کە ڕێکخراوی جیهانیە واتە ڕێکخراوی جیهانی تەندروستی بەڵێ کوڵاندن باشترین شێوازە بەڵام ئەگەر پاقلەمەنی بوو 12 ساعت بخرێتە ئاوە واتە شەوی پێشەوە بۆ بانەکەی لێ بنرێ ئیتر لەگەڵیشە سەوزە و میوە بخورێ میوەکان وا باشە پێش نانخواردن بخورێ باشترین کاتی میوە بەیانیانە چێشتەنگاوە ئەسرانە ئەو عادەتی کە خەڵک شەوان میواخوا هەر باشترە لەوەی کە نەیخوا کە بە ڕۆژی چی نەخواردووە مەسەلەن ساعت 8 میواخوا 12 خەوێ لەوە باشترە کە بە ڕۆژیش نەیخواردووە بە شەویش نایخوا بەس بۆ یەکێکە قەڵەو بێ بۆ یەکێکە بێ تەندروست بێ وا باشە بەیانیان چێشتەنگاوان ئەسران ئەو کاتانە میوەکانی خۆی خوارد بێ و شەو کێشەی نەمێنێ بۆ میوە خواردن. کاکتۆر زۆر جارە من لە بۆ نەنگمان بیستمانە بۆ من کە تووشی ئەنفلۆنزا بوویان پەتابووی ئەوە ترخێنە بخۆ هیچ پەیوەندیەک هەیە بە خواردنە کوردەواریەکانەوە بڵێن ئەم خواردنە کوردەوارێ بۆ ئەوە باشە ئەمە ڕاستە؟ پەیوەندیەکی زۆر هەیە ترخێنە تا ئێستا خواردنێک شک نابین بەقەدەر ترخێنە دەوڵەمەند بێ بۆ لەبەرەوەی دانەوێڵەکانی تایە گەنم و ئەمانە لەبەرەوەی پاقلەمەنەکانی تایە نۆک و نیسک و ئەوانە لەبەرەوەی چەرساتەکانی تایە هەیە گوێزی تێکە یاخود بامی تێکە لەبەرەوەی میوەی و شکراوەی تایە هەڵوژەیە یا خۆشتیکەیە ئەم هەموو سوودەیەکان گیرە بێت تەماشاکەی پرۆتینی تایە
کاربۆیدراتی تایە چەوری بە سوودی تایە خۆشی مادەیەکی ئاوارە و شلە کە عەزێتی لاشەی مرۆڤ نایە وزە بەخشێکی باشە بەڵێ بۆ کاتی پەتە یەکێکە لە باشترین خواردنەکان لەگەڵەوەشە شەربەتی میوەکان زۆر چاکە ئەو میوانەی کە وتمان ڤیتامین سی تایە پرتەقاڵ لیمۆ لالەنجی ئەنەناس نارنج ترنج کرپتینە ئەمانە زۆر زۆر باشن بیبەری سەوس شیرینەکەیان زۆر زۆر باشە چکە هەم ڤیتامین ئەیشی تایە هەم ڤیتامین سی تایە ڤیتامین ئەیەکە بۆ چاو باشە کە لە گێزەریشە هەیە طبعاً بیبەری شیرین ڤیتامین سیەکەی دوۆنێ پرتەقاڵە پرتەقاڵی شاکە لالەنگی ئەمانە زۆر زۆر باشن بۆ بەرهەڵستیکردنی سەرما و بەرهەڵستیکردنی نەخۆشی باشە یەک پرسیاری تر بکەم زۆر جار ئێمە بۆ نەگۆشتی مریشک و حیوان بێکۆ تێکەڵەکەین لە خواردنەکان ئەوە تا گۆشت لەگەڵ پاقلەمەنیەکانە تێکەڵەکەین لە کاتی دروستکردنیە ئایا ئەم تێکەڵکردانە زیانی هەیە یان هەمان سوود ئەگەێنێ زۆر جار دەوترێت تێکەڵکردنی دوو جۆر پرۆتین ڕەنگە ئەو سوودەی نەبێ ئەمە ڕاستە؟ خۆی لە ڕاستیە یەکێکی ئامخورێ باشترە یعنی وا باشە ئینسان یەک جۆر گۆشت بخوا یان گۆشتی حیوان بخوا گۆشتی سووریان گۆشتی مریشک بخوا لە یەک ژەما مەبەستم لە یەک ژەما ماسیش نەبێ و ئەوەش بێت و ئەوەش بێت تێکەڵاو بێ وا باشە یەک نوعیان بخوا بەڵام گۆشت لەگەڵ بەرهەمەکانی کەی ڕۆکا کێشە نییە مەسەلەن تۆ گۆشتەکە لەگە فاسۆلیا خۆی لەگەڵ نۆکا خۆی ئەوە زۆر کێشە نییە بەڵام ئایا کامیان سەلامەتترن حتمما ڕۆژیەکە سەلامەتترە بەڵام گۆشتیش ئێمە دژایەتی ناکەین خی گەورە حەڵاڵی کردووە بە ڕێژەی گونجاو و بە شێوازی مناسب هەفتەی دوو جارەتوانی گۆشت بخۆی باشترین گۆشتیش هەتا گۆشتی کار و بەرخ هەبێ مەچۆ بۆ گۆشتی گاوژێرەکە چکە گۆشتی حیوانی گەورە هی گاوژێرەکە و ئەمانە گەسەکان کە بە زۆری لە گۆشتی ماغا دروستەکرێ ئەمە چەوری مەیوی تایە چەوری گواسراوەشی تایە ئەم چەوری مەیوە کە پێوترێ ساتورەیتت فات لەگەڵ چەوری ئینتیقالی چەوری گواسراوە ترانزیت فات ئەمانە کێشەکانی دڵ و زەخت و دەماگیران و قەڵەوی و چەوری جگەر و ئەمانە دروستەکە باشە لە وەرزی سەرمایە قەل و قاز و کەڵەشێر و ئەمانەش زۆر ئەخورێت سوودی ئەمانە چی وەک لە جۆرەکانی تری گۆشت و مریشک بەڵێ لە وەرزی سەرمایە ئەو شتانە ئەخورێ بۆچی ئەوانە لە مریشکی پەلەوەرگا باشترن مریشکی دەواجین لەبەر ئەوەی ئەوانە زۆربیان بە شێوەی تەبیعی لە لادێکانە بەخێوەکرێن ئەگەرچی ئەویش هەنێکیان هەیە کە بە شێوازی ناو تەبیعی بەخێوەکرێن وەکو بڵێ لە جۆرێک لە پەلەوەرگاکانە بەخێوەکرێن دەواجنەکانە بەڵام بەگشتی گۆشتی قاس قەل ئەگەر مریشکەکە کوردی بێ یان کەڵەشێر کوردی بێ ئەمانە لە مریشکی پەلەوەرگا دەواجین باشترن لەبەرەوەی بە شێوازێکی سروشتی بەخێوەکرێن تۆش وەکو تۆ بەڵێت تۆ ئەو پارۆنانەی کە ئەیخۆیت چەندشتی سروشتی بێتە ناولەشتەوە ئەو نە تۆ تەندروستیت باشە چەندشتی خراپ بێتە ناولاشەتەوە ئەو نە تۆ ئەبێ بازەکەی بیت و نیشانەی نەخۆشی تیا دەرەکەوێت باشە دکتۆر ئەو خواردنە کوردەوەریانی کە هەمانە زۆر جار هاوەکوتم تۆزە قورسە بۆ گەدەوانە ئاساییە بدرێ بە منداڵە گیان لە چ تەمەنێکەوە چ جۆرە خواردنێک بین بە منداڵ کە لەگەڵ خواردنەکانی خۆمانە ڕای بێنین کە ئێمە ڕۆژانەی خۆین مناڵ تا شەژمانی یەکەم فقط شیری دایک بەڵێ ئەتر دایکی واشەیە لە شیرەکەم کەمە و بەشی ناکەوە جارە هەر ئەو قسەیەکەیکەی ئەو قسەیەکە لە زیهن و لە ناخی ئەو دایکایە تەسییر لە شیرەکەیەکە کەمیەکە منایەکی بە دروستەکە ئەوە شتێکی خراپ وەکو چۆن ڤایرۆسی لە کۆمپیوتەرێکەیە ئەو ڤایرۆسێکە لە مێشکی ئەو دایکە ئەبێ ئەو قسەیە نەکە بڵێ ئیشەڵا بەشیەکە ئیشەڵا شیرەکەی من کافیە پێویستمان بە شیری قوتو نابێت ئەمە یەک دوو هەتا شەژمان وتمان تەنها شیری دایک لە دوای شەژمان ئینجاچێتە بەکارهێنانی شۆربە دایکی سریلاک بیستوتانە کە ئەویش پێکاتەیەکی خۆراکیە تاواکەرێکی خۆراکیە شۆربای شۆفان وردەوردە ئەو شتانەیە ئێرێتێ هەتاکو ڕایە بەڵام مناڵ بەگشتی حەزی لە جپس و لە پسکیت و لە نەستەلە و لەو خواردنانەیە کە پۆتاسیۆم و شەکری زۆرتیایە لەبەرەوەی تامی خۆشە لە دەما بەڵام ناتەندروستە ئەبێ بەدیلەکانی بۆ بدۆزرێتەوە مناڵە بێ هامویرێ لەگەڵ خۆتا کە شەربەتەکەی بەشێکی ئەو بەرپرسیارەتیە بێ بە مناڵەکە بڵێ ئەمجارە تۆ دروستی کە بزانە ئەو چۆن دروستیەکە هاتاکو
خۆی بیخوات و وردە لەو شتانە دوورکەوێتەوە بەڵام ڕێژەکەی کەمترە بۆ مناڵ دایمە ڕێژەی چ دەرمان چ خواردن کەمترە بۆ مناڵ هەتا گەورە. باشە دکتۆر چەرەسات لە چ کاتێکی ڕۆژدا بخورێت سوودی زیاترە بۆ لەش؟ سەرسات بەیانیانەی خۆی هەر وەکو میوەکە بەیانیانەی خۆی چەشتەناوی خۆی ئەسرانی خۆی چکات سەرسات کاتی زۆرەوێ 4 ساعات و 6 ساعات و کاتەکانی زۆرە هەر لای خۆمان بەس شەوانە خورە زیاتر باڵێ وا باشە لە ڕۆژدا بخورێ ئەتر لە ڕۆژی شابیری چوو قەینا شەوێکی زوو بیخوا نەک بڵێن ساعت 12 بیخوا سێ بخەیە بەسەریانە ساعت 8 ئەوانە بیخوا ئەگەر ئەو کە سەعادەتی وایە 12 بخەوێ هەچەنەوەش خراپە ئینسانە بێ شەوان زوو بخەوێت بابەتێکی کەمان هەیە کە پەیوەندی بە مۆزوعانەیە پێوترێ سەعاتی زیندگی یاخود بایۆلۆژی لاشەی مرۆڤ ئەو لە سەعات 9 دەسەکا بە ئیشی خۆی لە سەعات 9 مەسەرەن جگەر کاتێکی خۆی هەیە ئەنزیمەکان کاتێکی خۆیان هەیە گورچیلەکان کاتێکی خۆیان هەیە سەعات 9 بۆ 12 هەموو سەعاتێکی بە چەند حسابە بە 2 ساعت حسابە یعنی تۆ گەرنەوە بۆ 12 بخەوی ئەوە 6 ساعت خەوتووی چکە لە تو باڵێ ئەبێ 12 ساعتی ئەعتیباری بخەوی 12 ساعتی حەقیقی نا لە 12 شەو تا 12 نیوەڕۆ 12 ساعتی ئەعتیباری ئەوەیە کە تۆ کە لە 9 بۆ 12 خەوی ئەو 3 ساعتە بە 6 ساعت حسابە اینجا لە 12 بۆ 3 بە ساعت و نیوە حسابە ئەوی 4 ساعت و نیو ئەمە 9 نیو دوایەوە 2 ساعت و نیو کە بخەوە کافیە. باشە دکتۆر لە وەرزی سەرمایە بابەتێکی تر هەیە کە زۆر خەڵک ڕوتێکە ئەویش میوە و شکراوە سوودی ئەم میوە شکراوانە چییە بۆ لە شووە لە چ کاتێکیشدا بخورێت زیاترەوەی هەیە کە لە شەوە ئەخورێت هەموو ئەم شتانە ئەبێ لە ڕۆژا بخورێ بەڵام ئەو کەسە ئیهمالە بە ڕۆژ نەی خواردووە بیرێکەوێتەوە ئەزعافل ئیمانەکەی کێشە نیە لە شەوێکی زوابی خوا لە ئێوارەیەکی زوابی خوانەی خاتە شەوی درەنگ بەڵام میوەی وشک بەقوەترە لە میوەی تەڕ بۆ نمونە دەنگێ لە هەنجیری وشکراوە بە قەدەر 4-5 دەنگ هەنجیری تەڕ بەقوەتە دەنگێ لە میێوش بە قەدەر 4-5 دەنگ ترێ بەقوەتە بۆ چکە ئاوەکەی تیانەماوە و هەنێ کارلێکی شیمیایی ڕوویاوە و شێوازی شەکرەکانی پێکاتی شەکرەکانی گۆڕاوە بەهێزترە بۆ لاشە ئەمە لە ڕووی شەکرەکانەوە مەترسی زیاتر نییە لەسەر مەترسی بۆ ئەو کەسەی شەکرێ هێ نابێ 6 نوعمیوە بخوا کاڵک شووتی مۆسترێ هەنجیر خورما ئەو کەسانی کە شەکرانێ ئەو 6 میوەیە نابێ بخۆن بەس شەکرە کێشەیەکی کەشی هەیە بریتێ لە دابەزینی شەکرە هەموو جارێ هایپەر نییە پێوتری هایپۆ ئەوەی کە شەکرەکەی دابەزی هێتە 50 و 60 ئەو کاتە کێشە نیە دوو دەنە خورماخوا یان کەوچکی هەمووی نەخوا هەتاکو شەکرەکەی هاوسەنگ نەبێتەوە. باشە دکتۆر ئێمە کە خواردن دروستەکەین بە تایبەتی خواردن کوردەوارەکان بۆ نمونە مەنجەڵی ئافراغ دروستەکەین بڕێژی زۆر دروستەکەین زۆربەی کات لەبەرەوەی ها کاتێکی زۆریەوێ کابان خۆی پێوە خەریکاجە ئەمە جاری وایە بڕێکی باشی لێ هەڵەگریتەوە و دوای ئێ خۆیتەوە ئەم شێوازی هەڵگرتنەوە گەرمکردنەوەی خواردنە کامە ڕێگا دروستەکەی بووی کە زیان بێمە نەگەێنێ ڕێگا دروستەکەی ئەوەیە کە نیوەڕۆ کردت لەسەر قازەکە دانی نەیخیتە سەلاجەوە و ئێوارە تۆزە گەرمیکەیتەوە بیخۆی بەرنج ناخرێتە سەلاجەوە پەتاتە ناخرێتە سەلاجەوە خورما ناخرێتە سەلاجەوە هێلکە ناخرێتە سەلاجەوە ئەمانە باش نییە بچنە سەلاجەوە لەبەرەوەی بەها خۆراکەکانیان کەمەکە و هەنێک گۆڕانکاری و تۆزێک لە ژەهرایی بوون دروستە بێت تۆزێک لە ژەهرایی بوون دروستە بێ وا باشە ئەو 4-5 نوع خۆراکە نەچێتە ناو سەلاجەوە یاپراخەکەت باس کرد ئەو یاپراخە نیوەڕۆ ئێوارە لێ بخرێتەوە نەچێتەوە بۆ ڕۆژی داهاتووکە لە کوردەواریا پێوتێ خواردنی شەوە سارە کە شەوێکی بەسەرا گەڕاوەتەوە بینیمانە من بینیمە خزمی خۆشمانیان هەر کەسێکی تر بە خستێتە موجەمیدەوە بۆ هەفتەیە دوای ئەو دەری هێناوەتەوە کردوێتەوە دووبارە گەرمی کردوێتەوە ئەوە ناڵێن هەر مەمنوعە بەڵام عادەتێکی باش نییە لە کاتی ناچاریا توانێت ئەوە بکرێ بەس نەکرێ بە عادەت دەست خۆش زۆر سپاس بۆ دکتۆر سەروەرلەکەی شارەزای پزیشکی جێگرە و سروشتی کەلەمتۆرە لەگەڵمان سپاس کاکتۆر سپاس بە زانیاریەکانت.